لەگەڵ ئەوەی ساڵانە دەیان هەڵمەتی نەمامچاندن دەکرێت بۆ زیادبوونی ڕێژەی سەوزایی، بەڵام چالاکانی بواری ژینگە ئاماژە بۆ ئەوە دەکەن تا ئێستا لە هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایی نەگەیشتۆتە ئاستی ستانداردی جیهانی. لێرە لە بەرزاییەکانی کەس نەزان هەڵمەتی چاندنی داری بەڕوو هەیە کە 2000 دار بەڕوو دەچێندرێت. ئەم هەڵمەتەش هەنگاوی یەکەمە بۆ چاندنی 1 ملیۆن دار بەڕوو لە هەرێمی کوردستان کە لەلایەن ڕێکخراوی هەسار سەرپەرشتی دەکرێت. ئەمەش ویستمان بچینە پاڵ هەڵمەتە جیهانیەکان بە ژمارەیەکی گەورە لە هەنگاوێکی بچووک دەست پێ بکەین. ئەوە هەنگاوێکی بچووکی ئەو پرۆژەیە کە بە تەمای نەبیکەین و سەقفی 5 ساڵمان دایتە خۆمان بە شێوازێک کە دەستمان پێکردێ یەکەم جار 2000 نەمامە، ئێستا لەژێر گرین هاوسی 100,000 نەمامان حازر کردێ لە بۆ 2020 دەیانچێنین پاش ساڵێکی دیکە. چاندنی بەڕوەکان بەشێکیان بە شێوەی شەتڵ بوو، بەشێکیشیان بە شێوەی دەنگ دەچێندران. ئەمەش وەک هەنگاوی یەکەم بۆ پرۆژەکە بۆ ئەوی بزاندرێت بە شێوەی شەتڵ چاندنی بەڕوو سەرکەوتوتر دەبێت یاخود بە شێوەی دەنگ. چ دارێک بە پارێزەری زەوی دادەندرێت ئەو دارێکەوە زۆر بەهێزە دەتوانێت لە کەش و هەوای جیاوازدا گەشە بکات، هەروەها خودی ئەو دارە بە تەنیا دەبێتە سەرچاوی خۆراک و پەناگا بۆ زیندەوەرانی دیکە. واتە جیالەوەی ئێمە هەوڵ دەدەین خودی داربەڕوو زیاد بکەین. داربەڕوو بۆ زیاد دەکرێتەوە کەوا دەتوانێت ڕێژەیەکی زۆری ئۆکسجین بەرهەم بهێنێت و هەروەها خاک دەپارێزێت و مەترسیەکانی لافاو کەم دەکاتەوە. شتێکە یعنی ناڵێم بیکەین بە منەت یا شتێک، بەڵام ئەرچی خۆمانە بیپارێزین لەبەرەوەی ئێمە وەکو میلەتێکی شەرقی دوای کورد زۆر بێ باچین بەرامبەر بە ژینگە، ئەهێڵین بسووتێ ئەهێڵین ئەی بڕینەوە ئیتر نایپارێزین. کاتی ئەوەیە هەرچۆنێک بێ ئەو گەنجانی خۆمان بە شێوەیەک فێرکەین لە ڕێی خۆمانەوە لە ڕێی ئەو ڕێکخراوانەوە بڵێن ئەم ژینگە ماڵی ئێوەیە. بەپێی دوایین ڕووپێوی بۆ سەوزایی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایی لە سەدا 12.5 لە شوێنێک بۆ شوێنێکی دیکەش ڕێژەکە جیاوازە بە جۆرێک کەمتری ڕێژەی سەوزایی لە سنووری قەزای مەخمورە کە ڕێژەی سەوزایی لە سەدا 2 و لە سنووری ئامێدی پارێزگای دهۆچیش. بەرزترین ڕێژەی سەوزایی هەیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان کە ڕێژەکەی لەسەر و ستانداردی جیهانیەوەیە. هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایی لە خوار ستانداردی جیهانیەوەیە کە لە 15 لەبەرەوە پێویستێکی زۆرمان بە پاکراگرتنی ژینگە هەیە بە تایبەتی هەوا و خاک و ئاو. ڕێژەی سەوزایی لە 12.5 ئەنی نیوە تقریبا لە خوار ڕێژەی ستانداردە. لەبەرەوە ئەمە دوهەمین ئاماری 2009 کۆتایی ساڵی 2009 ئێمە تا ئێستا 2020 ڕووپێویمان نەکردووە. لە پاڵ هەڵمەتی چاندن بۆ بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی ڕێکخراوە ژینگەییەکان بەردەوام هۆشیاری بڵاو دەکەنەوە بۆ ئەوەی هاوڵاتیان ژینگە لە سووتان بپارێزن و پەنا بۆ بڕینەوەی داریش نەبن. ئومێد چۆمانی، NRT هەولێر.